بینەرانی بەڕێز سڵاوتان لێ بێت ئەم کاتەوە و کاتێکتان باش بێت ئومێ دەکەم گشتلایەکتان لە ساخ و تەندروستێکی باشتان هەبێت بەرنامەیەکی نوێی چاوی گەلی کوردستانتان پێشکەش دەکەین بەرنامەی ئەمڕۆمان پێیوەستە بە کەرتی کشتتوکاڵ و باز لە پلان و بەرنامەی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو دەکەین بۆ کەرتی کشتتوکاڵ زۆر جار جوتیاران گلەیی دەکەن یاخود ناڕزایی دەردەبڕن و باز لە کێشە و گیرروگرفتەکانی خۆیان دەکەن لە ساغ نەبوونەوەی بەرهەمەکانیان لە نەبوونی بازارێک و بە بازارکردنی بەرهەمەکانیان کە بەرهەمەکانیان ساغ نابێتەوە. ساڵانە دەبینین لە تۆڕە کۆمەڵاتەکان لە ڕاگەیاندەکان کە هەندێک لە جوتیاران بەرهەمەکانی خۆیان فڕێ دەدەن ئەویش بەهۆی ساغ نەبوونەوەی بەرهەمەکانیان لەلایەکی ترەوە بەهۆی وشکە ساڵی کە ماوەی 2 ساڵە وشکە ساڵی بوونی هەیە ئەمە کێشەی کەم ئاوی دروست کردو تا چەند کاریگەری هەبوو لەسەر بەرهەمی جوتیاران و کەمی بەرهەمەکان لە کاتێکدا کە شەڕی نێوان رووسیا و ئۆکرانیا کە کاریگەری گەورەی هەبوو لەسەر بازاڕی جیهان و لەسەر بەرزبوونەوەی نرخی خۆراک و دانەوێڵە بە تایبەتی بۆ پێی کە رووسیا و ئۆکرانیا گەورەترین وڵاتی بەرەمهێنەری دانەوێڵان لەسەر ئاسی جیهاندا بە تەنها ئەو دوو وڵاتە لە سەدا 40 بەرهەمی دانەوێڵەی جیهان دابین دەکەن. ئایا حکوومەتی هەرێمی کوردستان ئەمەی کردوتە هۆکارێک یاخود ئەم جەنگی نێوان رووسیا و ئۆکرانیا هۆکارێکە بۆی کە حکوومەتی هەرێمی کوردستان گرنگێکی زیاتر بە کەرتی کشتتوکاڵ بات و بیکاتە جێگرەوەی نەوت و سامانی سروشتی ئەمە بابەتی ئەمڕۆمان دەبێت و گفتوگۆی زیاتر لەسەر بابەتەکان دەکەین لەگەڵ حسێن حەمەکەریم کە بەڕێزیان وتەبێژی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاون کاک حسێن ئەگە بەڕێستان فەرمونە ئێرە بەخێراتی کاسن بەیانی باش بەیانیت باش زۆر سپاس میوانی دووەممان لە ڕانیەوە محەممەد عەزیز کە بەڕێزیان یەکێکن لە جوتیارە نمونەیەکان بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵ ئێمەدا ئامادە دەبێت کاک محەممەد بە ڕێزیشتان سڵاوتان لێبێت و بەیانیتان باش سەرەتای بەرنامەکە بە هەندێک ئامار و زانیاری دەست پێ دەکەین گرافیکمان هەیە ئامارەکان دەخینە ڕوو دواتر دەست بە گفتوگۆکانمان دەکەین کاکسێن با بە گرافیک و چەند ئامار و زانیاریەک دەست پێ بکەین. گەشە پێدانی کەرتی کشتتوکاڵی پاڵپشتی ساغکردنەوەی بەرهەمە ناوخۆیەکان و بەکارهێنانی لەلایەن وەزارەتەکانەوە. کاحسێن کار و کاروباری کۆمەڵاتی یەکێکە لەو وەزارەتانیان لەو شوێنانی کە دەکرێت هاوکارێکی باش بێ لە ساغکردنەوەی بەرهەمی ناوخۆی جوتیاراندا و پێشمەرگە وەزارەتی ناوخۆ دەستەی گەشت و گوزار بە شێوەیەکی گشتی دام و دەستگا پەیوەندیدارەکانی تری حکوومەتی هەرێمی کوردستان لە گرافیکی دواتردا بە بازارکردنی بەرهەمەکان ئایا کردنەوەی پێشانگا و فستیڤالەکان و پێشانگا نێودەوڵەتیەکان فستیڤاڵی هەنار کە ساڵانە ئەنجام دەدرێت کاحسێن و فستیڤاڵی هەنجیر ناردنەدەرەوەی بەرهەمەکان ئەم بابەتانە یاخود ئەمەی ساغکردنەوەی بەرهەمی ناوخۆی لەلایەن دام و دەستگا پەیوەندیدارەکانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە کاحسێن کراوەتە بڕیار یاخود تەنها وەکو پلانێکە و بڕیار وایە کاری لەسەر بکرێت چۆتە بواری جێبەجێکردەوە بەنسبەتەن بابەتە بەڵێ بەیانیتان باش سڵاو ڕێزم بۆ کاک محەممەد بایس و سەرجەم جوتیارانی هەرێمی کوردستان و سەرجەم بینەرانی ئەم بەرنامە جوانە طبعاً مەسلەیکردنەوەی پێشانگاکان یەکێکە لە استراتیجەکانی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو کە کاری لەسەرەکە وەجگە لەو پێشانگایانە هەفتە بازارمان هەیە ئێمە لە پارێزگاکانی هەرێمی کوردستان و لیژنەی تایبەتی پێش ئەوەی کە کاسێن پێش لە باز لە پێشانگا فستیڤالەکان کەین بەکارهێنانی بەرەبوومی ناوخۆیی لەلایەن دام و دەستگا پەیوەندیدارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە کراوەتە بڕیار یاخود هەروەکو پلانێک ماوەتەوە بەڵێ طبعاً ئەوە یەکێکە لەو ئەرکەسەرێکیانەمە کاری لەسەرەکەین بۆ ئەوەی کە ئەو وەزارەتە پەیوەندیدارانە بتوان بەرهەمی ناوخۆ بەکاربێنن و بە تایبەتیش بەرهەمی مریشک وەیەکێ لە وەزارەتانی کە لێرە جەنابەت ئاماژەت پێرەندا بۆ وەزارەتی تەندروستیە کە لە ڕێگەی خەستەخانەکان و بڵێن ئەو شوێنانی کە نەخۆشی لێمێنێتەوە بۆ ئەوەی کە بەرهەمی ناوخۆی بەکاربێن وەزارەتی پێشمەرگە وەزارەتی ناوخۆ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ئەمانی کە بڵێن بەرهەمەکان بەکاردێن ئێمە ئەوە نووسراومان کردو بە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و سپاسیشەوە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران
ئاراستەی سەرجەم لە نەپەیوەندیدارەکانی کردووە و لە یەکەم هەنگاویش تا کۆبوونەوەکرا لەگەڵ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بۆ بابەتە بۆی لێ تێگەشتێکی باش دروست بێ کە چۆن ئەو وەزارەتانە و دام و دەستگاکانیان لە پارێزگاکان و لە ئیدارە سەربەخۆکان بەرهەمی ناوخۆ بەکاربێنن. بێگومان ئەوە بێتە هۆکارێک و ڕێگایەکی سەرەکی بۆ ساختکردنەوەی بەرهەمی کشتتوکاڵی ناوخۆ بەبێ ئەوەی ئیعتیماد بکرێتە سەر هاوردەکردنی بەرهەمی ناوخۆ لە وڵاتانی دەرەوە. بەڵێ ئەوە بڕیارە. بۆتە بڕیار و دەبێت جێبەجێ بکرێت. کاری لەسەرەکەین کە بچێتە بواری جێبەجێکردنەوە بۆ واتای ئێستا نەچۆتە بواری جێبەجێکردنەوە. تا ئێستا نەچۆتە بواری جێبەجێکردنەوە لەبەرەوە لەگەڵ هەموو ئەو لانە پەیوەندیدارانە کۆبوونەوەی تایبەتی ئەکرێت لەگەڵ وەزارەتی کاروباری کۆمەڵاتی کۆبوونەوە کراوە. ئەچێتە بواری جێبەجێکردنەوە. وەڵاهی ئەوە پرۆسەیەکە من ناتوانم پرۆسەیەکی بەردەوامە کاری لەسەرەکەین بەڵام یەکێکە وەکو استراتیج کاری لەسەرەکەین بەڕاست. باشە لەسەر پێشانگا و فستیڤالەکان ئەمان تا چەند کاریگەری هەبوو لەسەر ساختکردنەوەی بەرهەمی جوتیاران. بەڵێ بێگومان لە سەرجەم وڵاتانە کردنەوەی پێشانگاکان و فستیڤالەکان و هەفتە بازاڕەکان ئەمانە هۆکارێکن بۆ ساکردنەوەی بەرهەمە کشتتوکاڵەکان و ناساندنی بەرهەمە کشتتوکاڵەکان بەرهەمی ناوخۆیی جوتیاران یەکسەر بە هاوڵاتیان بێگومان ئەمە چەند سوودێکی هەیە. یەکەم پێشاندانی بەرهەمە ناوخۆیەکانە، دووهەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە یەکسەر بەکاربەر مستەهلیک پەیوەندی ڕاستوخۆ بەستێ لەگەڵ جوتیارەکان کە بەرهەمەکانیان عەرزەکەن. سێهەم لە ڕووی ئابووریەوە تەبەن هەم بۆ جوتیارەکان بەسوودە لەبەرەوەی کرێ ئەلووە و هەندێک عمولە و ڕسومات و ئەم شتانەی ئەوە نادەن و هەم بۆ کڕیاریش بەسوودە لەبەرەوەی کە هیچ وەسیتێک نامێنێ لە بۆی کە قازانجی بخاتە سەر یعنی لە ڕووی ئابووریشەوە وە لە ڕووی ئەتوانم بڵێم گەشت و گوزاریشێنی هۆکارێکە بۆ گەشت و گوزار بۆ نمونە کاتێک فستیڤالی هەنارەکرێتەوە لە هەڵەبجە یان لە ماوەی فستیڤالی بەرهەمە کشتتوکاڵەکان کرایە لە ڕانیەوە لە دهۆک لە هەموو شوێنەکان خەڵکانە چەند سەردانی ئەو ناوچاناکەن جگەلەوەی کە کڕینی ئەو بەرهەمانە تقریبەن وەکو شێوەیەک بۆ کات بەسەربردن و شێوەیەکی گەشت و گوزارە. لەبەرەوە ئێمە ئەوە بەجددی کارمان لەسەر کردووەوە لە بواری جێبەجێکردنایە و ئەرکێکی سەرەکیە کە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بەکاری دێنێ بۆ ساکردنەوەی بەرهەمە کشتتوکاڵەکان و هەموو هۆکارانی کە ئاماژەم پێدا. زۆر باشە با بچینە لای کاک محەممەد کاک محەممەد ئەم هەنگاوانە یاخود ئەم کارانەی کە ئاماژەمان پێدا لە ساختکردنەوەی بەرهەمەکان یاخود بەکارهێنانی بەرهەمەکان لەلایەن دام و دەستگا پەیوەندیدارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و کردنەوەی ئەو پێشانگا و فستیڤالانە وەکو جوتیارێک پێتان وایە کاریگەری هەبێ لەسەر ساختکردنەوەی بەرهەمەکانتان؟ بەڵێ بەیانیتان باش بەیانیتان باش سپاسان دەکەم بۆ ئەو دەرفەتەی سپاسی کە حوسێنیش دەکەم کە حوسێن پیاوەکی خەمخۆر و مشورجێر بۆ بەڵام تا ئەو جێی کە لە دەستی هاتووە من ناوم محەممەد بایزە لە قەزای ڕانیە لە دۆڵی شاورێ لە گوندی گوڵان کە جوتیارێکی نمونەیمە تقریبان 10 ساڵە لەسەر ئاستی محافەزەی سلێمانی جوتیاری نمونەیم و زۆر ئیشی بەرچاویشم کردووە. ئەوەی کە کا حوسێن فەرمووی ئەوانە هەمویان لە جێی خۆن خۆ ئەگە هەر یەکێک لەوانە بکرێت دیارەمە هیچ گلەی و گازندەکمان ناوێت جوتیار هیچی لە حکوومەتی ناوێت جوتیار بەخۆی دەیەوێت بەروبوومەکەی بۆ ساغ بێتەوە جوتیار دەیەوێت ڕەنجەکەی بە خەسار نەچێت قسێکی جوانت کرد بە خانمی بەڕێز کە دیتوتانە هەموو خەڵکی کوردستانیش دیتوێتی چەندان جار بەرهەمی خۆوەڵاتی هاتووە لەسەر جادەی فرەدراوە لە دراوە بە ماڵاتی دیارە ئەگەر بەرنامەکە بێ و پیلانەکە بێت بەوە حکوومەت دەبێت زۆر بە ئاسانی مەسەلەن ئێستامە بە نمونە مەسەلەن گاڵتە بە عەقڵی ئێرانێکە نەڵێن ئێران عەقڵیان پێناشکێ و مەلانە و حەمامە بەسەرن بەڵام وەرە ئەوەتە جیرانی خۆمانە تەمەشای ئێران کە بزانێت چ بەرنامەکیان هەیە بۆ جوتیار ئەوە تورکیا لە تەنیش خۆمانە چ بەرنامەکی هەیە بۆ جوتیاری سعودیە وڵاتێکی وشک جیاشی لەشی نابێتەوە ئەی خۆ خەڵکانە ئەو مەسوولە بەڕێزانەمان ساڵانە مانگانە سەردانی ئەو وڵاتانە وڵاتە ئەوروپیەکانیش دەکەن ئەی خێرە جارێکە دەست سەردانی ئەو وڵاتە ئەوروپیانە دەکەن عەقڵەک تەرجوبەکی ئەو وڵاتانەمان بۆ نایەنەوە. بەڵێ دەست خۆش کاک محەممەد کەحسێن لەسەر فستیڤالەکان و لەسەر نمونەی هەنار بە دیاریکراوی هیچ هەوڵێک دراوە بۆی کە بکرێتە براندێک کە کاری لەسەر بکرێت؟ ئێستا و بابەتە بەڕاستی کاری لەسەرکرێت لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران تەوەن بە دەست پێشکەری وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بەجددی لەسەر و بابەتە کارەکرێت کە بۆی کە
هەناری کوردستان و بەتایبەتیش هەناری هەڵەبجە کە بکرێ بە براندێک و هەناردەی دەرەوە بکرێەوە لە 2-3 ساڵی ڕابردوودا ینی وەرەو بە کەمیاتی کەم بوو تا ڕادەیەک هەناردەکراوە تقریبەن تا ڕادەیەک ناسێنراوە بەڵام ئێستا دەمانەوێت بە شێوازێکی سەردەمیانەتر ئەم بابەتە هەناردەی دەرەوە بکرێ و بکرێ بە براندێک ئەوە پرۆسەیەکە حالیان ئێستا کاری بەرهەمانە گەر بینێرنە دەرەوە کاکسێن هیچ ستیکەرێک هیچ بارکۆدێکی لێ دەدرێت کە هەندێک لە تایبەتمەندیەکانی ئەو هەناریا خود ئەو بەرهەمەی تیادا نووسرابێت بۆی کە کاتێکە دەچێتە وڵاتێکی تر وڵاتێکی بیانی تایبەتمەندیەکانی بزانن. بەڵێ بێگومان هەر بەرهەمێک کە هەنارداکرێ دەبێت ستیکەر و بارکۆدی خۆی لەسەر بێ و تەواوی ئەو زانیاریانەی لەسەر بێ کە ئەم بەرهەمە بەرهەمی کوێیە و لە چ کاتێکە بەرهەم هاتووە و ئەو مەوادانەی مەسەلەنتیا بەکار هاتووە ناوی باخەکە ناوی خاوەن باخەکە هەموو ئەو شتانەیە بێ لەسەر نووسرابێ و تەمەن ئەمانە بە کۆمەڵە پشکنی ناتەیە پەڕێ یعنی کاتێکە چێتە وڵاتانە کۆمەڵە فلتەری تایبەتی هەیە لە ڕووی کوالیتی ئەو بەرهەمانەوە بێگومانە بێ هەموو ئیجرعاتانە بکرێ ئەنجا بڵێن ئەو وڵاتانە هەرێکە ڕێنمایی و سیستەمی خۆی هەیە بۆ هاوردەکردن یا داخڵبوونی ئەو بەرهەمانە کاتێککە بەرهەمێک هەناردی وڵاتانی دەرەوەکان وڵاتان بە پێی تایبەتمەندیەکانی بەرهەمی ئێمە بەرهەمەکە وەرناگرن بە پێی تایبەتمەندیەکانی بەرهەمی خۆیان کە دەیانەوێت چۆن بێ بۆ شێوەی وەرێگە پشکنینی بۆ دەم خۆش بڵێ بێگومانێکی لەوانە مەسە شەهادەی منشەءە بڕوانامەی تەندروستیە دەبێ ئەمانە هەمووی لەگەڵ بێ و خۆشیان پشکنینی بۆکەن وەکو سامپڵ ئەنج ئەو بەرهەمانە داخل بۆیە ئێمە زۆر جەخت لەسەرواکەینەوە کە بەرهەمە کشتتوکالەکان بە شێوەیەکی گشتی بەرهەمی تەندروست بوون ینی هەموو ئەو مادە قڕکەر و پەینانی کە تیا بەکاردێ بەپی ئەو ستانداردانە بێ کە ڕێگە پێدراوە لەلایەن وڵاتانەوە تا ئەمە نەبێتە ڕێگر لە هەناردەکردنی بەرهەمی ئێمە بۆ ئەو وڵاتان. زۆر باشە ئەچینە چەند گرافیکێکی تر هەندێک ئامار و زانیاری تر دەخینە ڕوو سەبارەت بە دروستکردنی بەنداوەکان. سەبارەت بە دروستکردنی بەنداوەکان چەند بەنداوێک خراوەتە ڕوو بەنداوی دڵگەل لە پشتدەر بەنداوی خێوەتە لە سلێمانی بەنداوی مەنداوە لە هەولێر بەنداوی باگرمان لە دوهۆک. دەچینە گرافیکی دواتر بەنداوی خەنسا لە دوهۆک کە بودجەکەی 9 ملیار و 218 ملیۆن دینارە و توانای گلدانەوەی 7 ملیۆن مەتر سێجا ئاوی هەیە و لە دوا قۆناغەکانی تەوابووندا لە 9% پرۆژەکە جێبەجێکراوە. دروستە؟ دەچینە گرافیکی دواتر لە 29 ساڵی 2022 واتە لە ماوەی ڕابردوودا دانانی بەردی بناغی 3 پۆند لە گەرمیان کەوتۆتە بواری جێبەجێکردنەوە کە بودجەکەی 2 ملیار و 191 ملیۆن دینارە. با بچینە لای کاک مەحەمەد بزانین وشکە ساڵی و کەمی کێشەی ئاو کاک مەحەمەد چی گرفتێکی بۆ ئێوەی جوتیاران دروست کردووە تا چەند کاریگەری هەبوو لەسەر بەرهەمەکانتان لە ماوەی ئەم 2 ساڵەدا کە وشکە ساڵی بوونی هەیە. دەستان خۆش بێ حقیقەتەن ئەو شتانەی دیارتان کردو یەک لێک زەرورترە بۆ جوتیار هەموو بینەریش چاوەڕێی هیمەتی ئێوە و ئەو بەرپرسانن کە شتەکیان لە دەستێ لەو بابەتەیەوە شتەکیان بۆ بکەن. دیارە وشکە ساڵی ئەوە خۆتان دەزانن و ئێوە بەدەرنین لەو کوردستانی وشکە ساڵی لە هەموو منتیقەکی هەیە بەڵام من بە تایبەت منتیقەی خۆم کە دۆڵی شاورەیە زیاتر لە 150 بیرم پێشکدێ کە وشتی کردووە 3 جێی 4 بەنداویشی لێ کەش پشتیشی بۆ کراوە هەتا لە ساڵی هەفتایەکانیش کەشوی بۆ کراوە دیارە و بەنداوانەگە بکرابانە کارەبای ڕانیەی و منتیقەکەی هەموو دابینە کرد و بیرەکانیش بەشی زۆریان دەژیانەوە ئەوە شتێکی جوانە بەڵام یەک پێشنیهادم هەیە ئەوانەی شتێکیان لە دەست دێ لەو وڵاتەی وەختی خۆی بەڕەحمەت بێ عەلی بەهاریە کە بووە لە کۆیە ڕیزەدارێکی چاندووە ئێستا و ئێستاش بۆی بۆ بە تاریخ دەڵێن ئەو دارانە داری عەلی بەهاریە لە کۆیە چاندوویەتی جا بۆ دەبێ ئەو بەڕێزانەی کە شتەکیان لە دەست دێ ئەو بەڕێزانەی کە مەسئولیەتێکی تاریخی و گەورەیان لەسەر شانیە بۆ دەبێ ئەو گەورەیە بۆ خۆیان و بۆ عایلەکەیان و بۆ کوردستانەکەیان تۆمار نەکەن. دیارە ئەمن ڕووم لە کاحوسێن نییە کاحوسێن پیاوەکی زۆر چالاک زۆر زیندووە خەڵکی دیش هەیە زۆر زیندوو بووە بەڵام بەڕاستی خەڵکمان هەیە کەم خەما ئومێ دەکەم ئیشاڵڵا
لە ڕێی ئەو بەرنمەیەوە لە ڕێی ئەو بینەرانەوە کە سەرنجیان لەسەر ئەو بەرنامەی دەبێت ئیشاڵڵا ئەو کارانەمان بۆ بکەین. بەڵێ کاک محەممەد وەڵامەکەم دەست نەکەوت ئەو وشکە ساڵی و کەمی کێشەکانی ئەو چ کاریگەریکە هەبوو لەسەر بەرهەمی کوشتتوکاڵی جوتیاران تا چەند کاریگەری هەبوو لەسەر ئەوەی کە بەرهەمەکان کەم بکات. خانم 150 تەسیری بووە ئەی ئێسلامی هەر عەرزم کردی جوابەکە وەکو هۆی نەگەی دەنا پێم جوابمدایەوە ئێستامە لەو دۆڵی شاورێ زیاتر لە 150 بیر وشک بووە کانی ئاومان هەیە کە باسەکەن 100 ساڵ 150 ساڵە وشتی نەکردو ئەو ساڵ وشک بووە ماڵاتەکە هەمووی تینوێتی بەروبووم بە ئاو دەبێ خۆ ئەگە ئاو نەبێت چ دەبێ بەڵام ئەگەر ئەو بەرنامەی بەنداوەکان ببێ ئەوە هەمووی ئۆتۆماتیکی چارەسەر لەگەڵ بە بازارکردنی بەرهەم. باشە با بچینە لای کەحسب بزانین دروستکردنی ئەم بەنداوانە هەڵبەتە ژمارەیەکی پێمان بێت بەرچاو لە کاری لەسەر دەکرێت هەندێکی تەواو بۆ هەندێکیشی ماوە ئەم بەنداوانە چی کاریگەریەکی دەبێت لەسەر بژانەوەی کردی کوشتتوکاڵی و زیادبوونی ڕێژەی ئاوی سەرزەوی و ژێرزەویش. بەڵێ من سەرەتا پێم خۆش و دەستخۆشی لە کاک محەممەد بایسکەم بەڕاستی وەکو جوتیارێکی نمونەیی سپاس هیوادارم نیش لەو ئاستا بم کە بەڕێزیان باسی کرد. کاک محەممەد بەشێکی پرسیارەکەی وەڵام مایەوە نەچمە ناو تەفاسیلی ئەو بابەتە. طبعاً ئێمە لە هەرێمی کوردستان هەتا ئێستش کێشەی کەم ئاویمان نییە بەڵکو کێشەی بەڕێوەبردننی ئاومان هەیە یان نەمانتوانێت سوود لەو ئاوانە وەربگرین یان سوود لە ئاوی باران وەربگرین وەکو پێویست. بۆیە دروستکردنی بەنداو و دروستکردنی ئەو پۆندانەی کە لە گرافیکەکە جەنابەت ئاماژەت پێدا یەکێکە لەو ڕێگەستەرێکیانەی کە لە دنیادا بەکاردێ بۆ گلدانەوەی ئاو. ئەو بەنداوی کە جەنابەت باسی چەندین ئێمە تقریبەن ئێستا حەڤە بە دوکان و دەربەندیخان و دهۆکەوە تقریبەن حەڤە بەنداومان حالیان ئێستا تەواو بووە ئاوی تایە. طبعاً جگە لە دوکان و دەربەندیخان و دهۆکەوانتر بەنداوی بچووک و وەسەتن یعنی تقریبەن بەڵام بۆ منتیقەکانی خۆیان کاریگەری زۆریانێ تقریبەن 6 بەنداوی تریش ئێستا کاری تیاکرێ بەڵام وەکو بەنداوی خەنەس نەگەشتوتە ئەو ئاستا جگە لە بەنداوی دێوانەویش تقریبەن لە تەواوبوونایە لە منتیقەی دەربەندیخان ئەمانە هۆکارێکی سەرەکیین بەڕاستی بۆ گلدانەوەی ئاو. بێگومان ئاو سەوزایی دوو هۆکارن بۆ دڵخۆشببوونی مرۆڤ بۆ ئاوەدانی بۆ هەموو پێشکەوتن بۆ هەموو شتێک. بۆیە کاتێک لە شوێنێکە تۆ پۆندێک دروستەکەی یان بەنداوێک دروستەکەی جگەلەوەی کە ئەمە ئەبێتە هۆی زیادبوونی گلدانەوەی ئاو و زیادبوونی ئاوی ژێرزەوی و بۆ بەشێک لەوانە بەکاردێ بۆ ئاودێری زەویە کشتتوکاڵەکانی کە دەڕوبەری ئەو بەنداوە ئەو پۆندانە توانێت جێگی بەنداو بگرێتەوە خۆی لە هەر شوێنێ ئاو گل بدرێتەوە بێگومان ڕۆڵ و کاریگەری خۆی هەیە بەڵام پۆند و بەنداو جیاوازەکەی چییە؟ بەنداوی بچووک هەیە مامناوەند هەیە بەنداوی گەورە و استراتیژی هەیە بەڵام پۆند تقریبەن بە قەبارە لە بەنداو بچووکترە. گەورەترین یان توانای گلدانەوەی چەندێک ئاوی هەیە مەرج نییە بە پێی منتیقەکانە گۆڕن ێستا ئەو سێ بەنداوی جەنابەت باست یەکێ لەو بەنداوانەی کە ئەو ڕۆژە بڵێن حەجەر ئەساسی بۆ دانرا کە کار بکرێ تقریبان 330,000 متر سێجا ئاوەگرێ بێگومان ئەوە بە هەر سێکیان تقریبان 600,000 متر سێجا ئاوەگرن. یعنی ئەم بەنداوە ئەگەر بچووکیش بێ بۆ منتیقەکەی خۆی کاریگەریکی زۆر گەورەی هەیە یعنی بۆ کۆکردنەوەی ئاو بۆ هەموو هۆکارانەی باسم کرد بۆ گەشت و گوزار سەرچاوێکی ئاوە بۆ ئاژەڵدارانی منتیقەکە. طبعاً لەو بەنداوی کە ئەو ڕۆژە بەردی بناغی بۆ دانرا بەنداوێکی تری لێ پۆندێکی تری لێ لەم لای ئەوە بێگومانەوە 2 ساڵە وشکە ساڵیە ئێستش بڕۆ بەس بە ئاوی باران پڕە لە ئاوی باران یعنی ئەو ئاوەی کە ئەبارێ هەمووی کۆ بێتەوە لێرە بێگومان ئەمە وەکو ئەو هۆکارانەوە بۆ ئەو بەنداوانەی کە لە ڕابردووە دروستکراوە ئەمانش کە لە پلانە دروست بکرێ کاکسێن پشت بەو سەرچاوی ئاویانە دەبەستێ کە لە وڵاتانی ترەوە دێنە هەرێمی کوردستانەوە کە سەرچاوەیەکی ئاویشە بۆ ئەوان یاخودەوە تا پشت بە بارانەوە و سەرچاوە ئاویەکانی ناوخۆی هەرێمی کوردستانە بەستێ. بێگومان بەشێکیان سوود لەو ڕووبارە فەرعیانە وەرێکێک کە لە ناو هەرێمی کوردستانایە
و بەشێکیان تەنها احتیما دەکاتە سەر بڵێن ئاوی باران گلدانەوەی ئاوی باران لە ناوچەکانە ئێمە بڵێن سێ سەرچاوی ئاوی سەرەکی هەیە ئاوی سەرزەوی ئاوی ژێرزەوی و ئاوی باران ئەم سێشتە هەیە بۆیە تۆ بێ بە هەر سێ ڕێگەکە هەوڵبەی چۆن بتوانانی سوود لەم سەرچاوە ئاوانە وەربگری بۆیە دروستکردنی بەنداو وە پۆنت ڕێگایەکی سەرەکی و باشترین ڕێگایە بۆ گلدانەوەی ئاو وە سوود وەرگرتن لە ئاوی باران لەبەرەوەی ئێمە بە ئێستاشەوە ینی ساڵی پاروشکە ساڵی بوو ینی تا ڕادێک بەڵام لە هەندێک لە مەناتیقەکانی ئەو مەناتیقانی کە پێ لە ناوچەی مسۆگەری باران ینی 400 ملیم باران بەرەو سەرەوە ئەبارێ سپاس بۆ خۆیانی بارانێکی باش باری ینی کە بەڵام ئەمانە گەر لە هەر شوێنێکە پۆندێکە بێ بەنداوێکە بێ ئەمانە هیچی نایڵین بڕوە ینی هەمووی کۆ بێتەوە سوودی لێوەرەگرین بۆ وەرزەکانی تر. دەستخۆش با بچینە لای کاک محەممەد جگە لە بابەتی کەم ئاوی وشکە ساڵین جگە لە ساختکردنەوەی بەرهەمەکان ئێوەی جوتیاران چی گرفتێکی ترتان هەیە کە ڕێگرە لە بەردەم باشتر کارکردن و بەرهەمی زیاتری ئێوەی جوتیاراندا؟ دەستت خۆش بێ ئەمە دەیان جار یعنی مبالغە نەبێ دەیان جار ڕامگەیاندووە با جوتیارێکیش بم با مهندس نەبووم با خوێندەواریشم نەبێ بەڵام بەپێی تەجروبەی خۆم معلوماتم هەیە دەیان جار ڕامگەیاندووە ئەڵێم کاکە گیان بەس کاکە گوێ ناگرن خۆ ئەگە گوێ نەگرن ئەڵەی چی ئێستا ئێمە ئەمنەوە 10 ساڵە جوتیاری نمونەم خەڵکی ڕانیە و خەڵکی ڕانیە و منتقەی شارەزایە ئەمن دەشتی سەرکەبکان چۆڵەوانی بوو کردومە بە بەهەشت دۆڵی گوڵانێ دەوری دەری گوڵانێ چۆڵەوانیەک بۆ کردومە بە بەهەشت مەسەلەن من ئەو جوتیارە دەزڕەنگی نەبووم هەموو ساڵان چەند ملیۆن داری بەڕوو دەچێن و ئەوە دەچێن و دەیدەن بە ئیعلام کوا کامدارە بەڕوە و شکامدارە بەڕوەش زیندوو بووەتەوە کامە ئەوە بووە ئەوە هەمووی ئیعلامە لەبەر تەلەڤیزیۆن ئەگەر نا کاک محەممەد لەگەڵ بوونی ئەم هەموو گرفتەدا بێزار نەبووی لە کارکردن لە بواری جوتیاریدا توخوا ئەگەر مەمڕە بۆ ئەمن بەخۆ بە کوڕ و کچ و ژنەکانم لێرەوە دەستیان ماچەکەم چاویان ماچەکەم هاریکارم بوون زۆر بەجددی بەڵام ئێستا ڕۆژانە تەلەفۆنم بۆ کە نەڵێن با بە واز بێنە کوڕە واز بێنە ئەمە شت کوشتین خۆشت کوشت شت دەست دەکەوێ دەی باشە من دەشتی سەرکەبکانم کردووە بە بەهەشت دۆڵی گوڵانم کردو بە بەهەشت بە شاهیدی ئەو خەڵکەی کە من لێ بوومە تاقە کەسێکی لێ نەبووە سەوزاییەکی لێ نەبووە هەتا ئێستا مثلەن کوا وزیرەکەم کە خەڵکی شارەکەی خۆمە خۆ هەموو شار هەر شاری خۆم و وزیرەکەمە بەڵام ئایا ئەو وزیرەی من جارە کە خەڵکی شارەکەی خۆمە سەردانێکمی کردووە تا خۆ چاوی لە باغەکەم کردووە کا حوسێن و کاک فەرەیدونی لێ دەرچێت کە کاک فەرەیدون وەختی خۆی بیرێکیشی بۆ لێ داوم لەسەر ئەرکی خۆی لێرەوە هەردوو چاوی ماچەکەم و دەستیشی ماچەکەم قسەم ئەوەیە خۆ ئەمن ئەوەی کە کردومە وەڵاهی ئەمن حەزی ئەو ئیشە حەزی منداڵیێمە ئارەزووی منداڵیێمە هەرچی هەمە من پارەم هەبوو لە دوکانەکان تەنها لەم کابینەی حکوومەتە وابووە یاخودۆتە لە کابینەکانی پێشتری شار باماشیەوە بووە لە کاتی عەبدولعەزیز تەییبی حەقیقەتەن ئەو دەمی باش بوو سلفە هەبوو دەعم هەبوو باش بوو بەڵام دوای ئەو دەمی بەڕاستی نەما هیچ نەما یعنی ئێستا یەک شتێکت با بڵێم بخانم مثلا ئەمن دوو جار مڕەشع بوومە جارێ بۆ ئیسپانیای جارێ بۆ ئیتالیای مقابلەمان کردووە دەرچووین نەمان نەیان نردوین باشە ئێستا دێن دەرمان هەیە دەرمانی قڕکەر دەرمانی هەر دەرمانەکانی دی ئەمن کە 27 دۆنمم هەبووە لە سەرکەبکان و ئێستاش لە گوڵانێ 25 دۆنمم هەیە دەی ئەوەتە ئامار هەیە دە لە ئامارەکەی تەمەشاکەن تو خوابزانە ئەمن وەک ئەو خەڵکەی 1 لیتر دەرمانم دراوەتێ ئەو کەسەش لە حەوشەکەی خۆی بۆ 1 لیتری دەرمان دراوەتێ ئەوە کەی ڕەوایە ئەخر یعنی ئەوە چی پێ دەڵێن ئەنجا لە لایەکی کاکە مەسەلەن دێن بابێن باغی ئینتاجی و سیاحی لێک جیاوازکەنەوە باغی سیاحی بە فعلی بە هاریکاری بکەن بە دەعمی بکەن بەرەبووم بۆ ساخکەنەوە بەڵام کابرایەکی مەسوول حەوت پێشمەرگە لە باغەکەی ئیش دەکا وەک من دەرمیان دەرمان و شدوەر دەبا من فەردە کیمیان وەرگرت بێ ئیلا کاک فەرەیدون 2-3 ساڵ دەرمانی لەوێ بۆ وەرگرتم و بۆی ناردم دەنادە لە ئامارەکەتان تەمەشاکەن بزانن هیچم وەرگرتووە ئەخر خۆ نابێ دەبێت جوتیاری ئینتاجی و سیاحی لێک جیاوازکەنەوە دەعمی جوتیاری بکەن وەڵڵا ئەو جیلەی ئێمە نەمێنێ جیلەکەی دوای ئێمە دەستکە سەوزەتان بۆ بەرهەم نایە
درستە دەست خۆش کاک محەممەد ئەچینە هەندێک گرافیکی تر چەند ئامار و زانیارێکی تر دەخێنە ڕوو دەست بە گفتوگۆکردنەکانمان دەکەینەوە لە ئەم گرافیکەتە کە باز لە بەخشینی قەرز بە جوتیاران دەکات بە گوێرەی ئاستی پرۆژەکە 15 بۆ 100 ملیۆن دیناریان پێدەدرێت لە ماوەی 1 ساڵ بۆ 5 ساڵ قەرزەکە دەدرێتەوە لە دوای 6 مانگی یەکەمی سوودمەندبوونی قەرزەکە. کاکسێن لە گرافیکەکەدا هەندێک لە زانیاریەکانی تێدا خراوەتە ڕوو ئەگەر بکرێت کەمێک ورتر زانیاریەکانمان لەسەری بیتێ کە پرۆژەکە ئێستا چۆنە ئایا جوتیاران ئەتوانن وەری بگرن ئایا خۆیان وەری دەگرن پارەکە بە دەستی وەردەگرن خۆیان کار لەسەر پرۆژەکان دەکەن و ئەو پرۆژانی کە دەیانێت کاری لەسەرکەن یاخودەوە تا لایەنێکی تر دەیکات و دواتر پێیان دەدرێت. بەڵێ زۆر سوپاس وەڵام من پێشەوەی وەڵامی و پرسیارە بەمەوە حەزەکەم لەسەر قسەیەکی جەنابی کاک محەممەد بایس قسە بکەم. بەڵێ فەرموو. جەنابی وەزیر بێگەرخان بەڕاستی ژنێکی زۆر مەیدانیە و کاری وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو ڕوبەرێکی زۆر فراوانمان لە بەردەسایە و زۆری سێکتەری کشتتوکاڵی سێکتەری هەمەڕەنگە یعنی لە بواری سامان و ئاژەڵی لە بواری بێگومان جێگەدەستی دیارەوە سەردانی هەموو مەنتیقەکانەکە بە بێ جیاوازی لەو ماوەیە لە مانگی نۆ فیستیڤاڵی بەرهەمی ناوخۆ کرایەوە لە ڕاپەڕین جەنابی وەزیر بۆ خۆی لەوێ بوو ڕەنگە نەیتوانی بەسەردانی هەندێ باخکایە سەردانی کاک محەممەد بایز تەمەن بەسپاسەوە کاک محەممەد بایز بالفعل پیاوێکی زۆر دەستڕەنگینە ینی من بۆ خۆم مەزرعەکەی بینی و شوێنێکی بەردەڵانی کردووە بە باخ و باخات ینی بەڕاستی عقڵ تەسەوری ناکات. بەڵێ بڵێ ینی جێگەدەستی بەڵام بێگەرخانی ژنێکی مەیدانیەوە هەر لەسەر دەستی ئەوە ئێستا ڕاپەڕین بووە بە بەربەراتی گشتی ینی لە کاتێکا کە بەڕێوەبەراتیی فەرعی بووە سەر بەڕاتی گشتی کشتتوکاڵی سلێمانی بووە ئێستا بۆ بە بەربەراتی گشتی کشتتوکاڵی ڕاپەڕین وە لەو ڕۆژانەدا بەڕێوەبەری گشتی بۆ دانرا. بێگومان وەکو باسم کرد سنووری کارکردن بەرفراوانە لەبەرەوە سەردانی هەموو مەنتیقەکانەکە بە بێ جیاوازی ڕەنگە ئەمەندە دەرفەتی هەبوو بێ بۆ بابەتە زۆر جار لە ڕۆژانی پشوشانی بەڕاستی سەردانی شوێنەکانەکە. بۆ وەڵامی ئەو پرسیاری بەڕێزە تەبەن ئەمە ئێمە تا ساڵی 2013 و 14 قەرزی کشتتوکاڵی هەبوو لەلایەن بانقە کشتتوکاڵیەکانی وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان دەدرا بەداخەوە لە دوای قەیرانەکان و دابەزینی هەموو ئەو شەڕی داعش و هەموو شتانەی کە خۆمان پیا گوزەرمان کردووە وەستا لەو کاتەوە هەتا ئێستا دەرفەتێکی تر نەبووە بە خۆشحاڵیەوە یعنی ئەمەش هەر لەسەر دەمی ئەم کابینەیە لەگەڵ بانقێکی ناوخۆیی کە بە سیستەمی ئیسلامی کارەکە یا داشنامێکی لێتە گەشتون واژۆکرا بۆ پێدانی قەرز بەو جوتیارانی کە دایانەوە پرۆژەیەک دروستکەن یان پرۆژەیەکیان هەیە تەواوی نەخێر و بۆ هەروە بۆ دەرچوانی کشتتوکاڵیەکان و بەشە کشتتوکاڵیەکان و ڤێتەرنەریەکان ئەو قەرزیان دەدرێ وەکو لە گرافیکەکە باسی کرد لە 15 ملیۆن دینار بۆ 100 ملیۆن دینار. طبعا ئەم قەرزە وەکو جەنابەت پرسیارەکەت کرد قەرزەکە بە نەقدی نادرێتە دەست جوتیارەکە بۆ نمونە مەسەرەن بۆ نمونە دەرچوویەک پرۆژەیەک پێشکەشەکە لە من 5 خانووی پلاستیکی دروستەکەم بەم شێوازە پرۆپۆزەڵی بۆکە دەرخستە و دیزاین و شتیوای خۆی بۆ تەقدیمەکە پێشکەشیەکە ئەوان بانقەکە پرۆژەکەی بۆ دروستەکەن تەبەن بێگومان لە ڕێگەی ڕەنگە کۆمەڵی کۆمپانیای تایبەتەوە بێ کە اختصاسیان هەبێ لەو بوارە پرۆژەکەی بۆ دروستەکەن پەیوەندی بە بانقەکەەوە هەیە بەڵێ پرۆژەکەی بۆ دروستەکەن و تەسلیم بەو کەسەیەکەن بەپی ئەوەی کە خۆی ویستوێتی بەپی ئەوەی کە لە دەرخستە و پرۆپۆزەڵەکە ئەوەی کراوە لەو کاتەوە تا 6 مانگ ئەو پرۆژەیە دێتە بەرهەم لە دوای 6 مانگ دەسەکرێ بە پێدانەوەی قەرزەکان بێگومان بەپی ساڵە بەپی مانگە بەپێ و گرێبەستەیە کە لە نێوان ئەو کەسە و بانقەکە واژۆ ئەکرێ قەرزەکان دەدرێتەوە و هیچ سوێکی ناچێتە سەر ئەمە لەبەرەوەی ئێمە کۆمەلگای ئێمە کۆمەلگایکی ئیسلامین زۆر لە جوتیارانی ئێمە لە کاتی قەرزی کشتتوکالیشا مەسەلەن ئەو قەرزیان وەرنەگرتەوە توانە مەسەلەن سووی لەسەریان ڕێگە زۆر دەرفەتی تر هەبوو بێ وەریان نەگرت بێ بەڵام ئەمە ئەو پرۆژەکە چۆتە بواری جێبەجێکردنەوە جوتیاران هەستاوان بە ئەنجامدانی یاخود ئێستا طبعا تقریبا ڕەنگە مانگێک کەمتر بێ ئێمە یاداشتنەکە ئێستا بەڵێ ئێستا ژمارێکی زۆر ینی خەڵک بۆچی پارەکە ڕاستەخۆ نەدراوە بە جوتیاران لە ساڵانی ڕابردوودا یاخود هیچ ئەگەرێک هەبووە کە پارەکە وەربگرن و لە پرۆژەی کشتتوکاڵیا سەرفینەکەن بێگومان ئەمە پەیوەستە بە میکانیزمی کارکردنی ئەو بانقە خۆیەوە
بەڵێ احتیمالی شەیەک نەخێر نانە بانقەکە خۆی بەو سیستەمە کارەکە احتیمالی شەیەکێکە لە هۆکارەکان ئەوە بوو بێ کە ینی پارەکە بە نەقدی نەدرێ لەبەرەوەی سوء ئیستیفادەی لێ نەکرێ. بەڕاستی من بۆ خۆم تەجروبەم هەیە، یعنی لە کاتی ئەو کاتانەی من بەڕێوەبەری گشتی بووم لە وەزیفا بووم، یعنی زۆر جار پارە درراوە بۆ بوارێکی تر مەسە بۆ بوارێکی تر بەکارهاتوو. ئەمە یەکێک لە ئیجابیاتەکانی ئەوەیە کە پرۆژەکەی بۆ دروست ئەکرێ بە پێی خواستی ئەو کەسی کە پرۆژەکە ئاسانیەکیشە پرۆژەکە با ئامادەکرایی پێشکەشەکرێت. بێگومان ینی ئەوە شێکێکە لە بڵین ئیجابیاتی ئەو سیستەمە. کاک محەممەد ئەنجامدانی ئەم پرۆژانە یاخود هێنانەکەی ئەم پرۆژانە و پێدانی قەرز بە جوتیاران چ گرنگیەکی هەیە یاخود چه سوودێکی هەیە بەڕێستان وەکو جوتیارێک ئەم پرۆژانە چۆن هەڵەسەنگێنن؟ شتێکی زۆر زۆر باشە ئەوەی ئەو بانقە کە ئەوەی کردووە کە ئەڵێ بانقەکی ئیسلامیە ئەو دیارە پاداشتەکەشی لای خوایە و خوا پاداشتی داتەوە ئیشێکی زۆر چاکە. بەڵام وەک حوسێن فەرمووی ئەمنی شتێبینیەکم هەیە و جەنابیشە دەو پرسیارەت هەبوو لە ساڵانی ڕابردوو بەڵێ ئەمن هاوشا و پیشەکانی خۆم هەپۆ وەریانگرتۆ بۆ شتیدیان بەکارهێناوە ئەوە شتێکی زۆر چاکە، دەعمەکی زۆر گەورەشە. بەڵام چ بکەن لەوەش وەکو ئەوانی دیکەی لێنێ مەسەلەن بڵێن کاب جوتیاری نمونەیی بێن بۆی هەڵسەنگێنن، جوتیاری نمونەیی جوتیاری دەزڕەنجین کە بە فعلی جوتیارە با سلفە بدەن بە ئەو کابراایك ئەگەر بخۆی حەزی لە ئیشەکەی نەبێت و ئارەزووی لە ئیشەکەی نەبێ بەخوا دوایە قەرزەکەشی بۆ نادرێتەوە. بەڵێ دەست خۆش کاک محەممەد ئەچینە گرافیکێکی تر کە ئەم گرافیکیان تایبەتە بە دامەزراندن. با بزانین لەم گرافیکەدا چیمان پێ دەڵێت. لە مانگی 6 2022دا 5,000 کەس هەلی کاریان بۆ ڕەخساوە دەرچووی بەشەکانی کشتتوکاڵ یاخود وێرتەنەری بن، سەرپەرشتیاری پرۆژەکان و موچەی 350,000 دینار کەمتر نەبێت. کاکسێن ئەم پرۆژه یاخود ئەم هەلیکارە ئێستا گەیشتۆ بە چه قۆناغێک لە چه قۆناغێکدایە کاری لەسەر کراوە یاخود هەر لە پلاندایە و بڕیارەکاری لەسەرکرێت؟ سپاس. تەوان ئەمە بە یاسا ڕێکخراوە. ئێمە دەمێ بوو وەکو وەزارەت کارمان لەسەرەوە کرد چۆن بتوانین پرۆژە کشتتوکاڵیەکان وابەستەکەین بە خۆمانەوە بە شێوەیەکی پراکتیکی ینی هەموو زانیاریەکان بە ئێمە بگا. بۆیە یاسایەک داڕێژا لە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی و کە بە یاسای سەرپەرشتیاری پرۆژە کشتتوکاڵیەکان یاسای ژمارە 20 بێگومان بەپی ئەم یاسایە هەموو پرۆژەیەک کە مۆڵەتی هەبێ چ ئەوەی سامانی ئاژەڵ و پەلەوەر و باغداری و خانووی پلاستیکی و هەموو ئەو پرۆژانە دەبێ سەرپەرشتیارێکی هەبێ. ئەم سەرپەرشتیارە بەرپرسیارەتی کاری هوەری بەڕێوەچوونی ئەو پرۆژەیە لە ئەستۆ بگرێ. ینی لە کاتی هەر نەخۆشیەک هەر گرفتێک ئەم سەرپەرشتیارە ئەگاداری وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەویانی فەرمانگەی پەیوەندیدار بکاتەوە کە کێشەیەکەیە. ئەوەی کە خاڵێکی زۆر ئیجابیتیای ئێمە شانازی پێوەکەین ئەوە دەبێ ئەو سەرپەرشتیارانە ئەو کەسانە بن ئەو دەرچوانە بن کە دانەمەزاون لە کەرتی حکومی. ئەوە کراوەتە مەرج. بەڵێ ئەبێ سەرپەرشتیار دەرچوو بێ دانەمەزرا بێ لە کەرتی حکومی. لەبەرەوەی ئێمەوە وەکو وەزارەت وەکو حکوومەت خۆمان بە بەرپرسیار ئەزانین لە دۆزینەوەی هەلی کار بۆ دەرچووەکان. یعنی کاتێک یعنی هەم بۆ جێبەجێکردنی یەکسانی کۆمەڵایەتیش عەدالەتی ئیجتیماعی ناکرێت کەسێک دوو ئیشی هەبێ کەسێکیش دەرچووە هیچ کارێکی نەبێ. ئەمە طبعاً خۆی بە پێی تەخمیناتی ئێمە تقریباً 5,000 هەلی کارە، بەڵام نزیکەی 10,900 فۆرم پێشکەش کراوە. ئێستا لیژنەیەکی باڵای بۆ پێکهاتووە لە وەزارەت کە ئەم لیژنەیە خەریکی کاری پۆڵێنکردنی هەموو ئەو سەرپەرشتیارانن بە پێی پسپۆریەکان بە پێی ساڵی دەرچوونیان بە پێی تایبەتمەندیان بە پێی هەموو ئەو شتانە پۆڵێنی ئەکەن و لە هەمان کاتە داوا لە بڕەتی گشتی کشتتوکاڵی پارێزگەکان و ئیدارە سەربەخۆکانیش کراوەکە ئامار و ژماری ئەو پرۆژانە بدەن بە وەزارەت کە پێویستیان بە سەرپەرشتیارە. ئێستا پرۆسەکە لە کارکردنایە بەشێک لەو بەڕێوەبەتی گشتی کارەکانیان تەواو کردووە و ئەوانێتیش زۆر بە جددی کارەکرێت لەسەر ئەوەی کە
ئەمە بچێتە بواری سەرپەرشتیاری پرۆژەکان بووە. پێشووتر بەڕاستی ئێمە مەعانەتی پسپۆڕیەک سەرپەرشتیاری کردو. پێشووتر ئەمانە زۆر بە شێوازێکی کۆنکرێتی کاری لەسەر نەکراوە. کەسێک پرۆژەیەکی هەبووە، کەسێکی داناوە بە سەرپەرشتیار، بەڵام چۆنەڵێ حەلقەیەکی ڕەبتی بە قووەت نەبووە لە نێوان ئەو پرۆژەیە و وەزارەتە. بۆ نمونە زۆر جار چێلگەیەکی پەلەوەەر تووشی نەخۆشیەک بووە لەبەر ئەوەی ئەو سەرپەرشتیارە عەقدێکی وا نەبووە لەگەڵ وەزارەتە، مولزەم نەبووە بێت ئاگاداری وەزارەت کە کاتێک مەزانیەوە لە ڕێگەی دەستگاکانی ڕاگەاندنەوە ئێمە گوێبیستیەوە بووین کە لە فلان پرۆژە نەخۆشیەکە بوو. نە ئێستا لە ڕێگەی ئەو سەرپەرشتیارە و هەر کارێکی لەو جۆرە ڕوو بدا دەبێت یەکێک لە ئەرکەکانی ئەوەیە کە ئاگاداری فەرمانگەی پەیوەندیدار کە کێشەیەک یا گرفتێکی لەو بارەوە هەیە. خاڵێکی ترەوەیە کە ئێمە دەبین بە خاوەنی داتا و زانیاری دروست لە هەموو بوارەکانە، لە هەموو بوارەکانە کە چەند پرۆژە هەیە، ئەم پرۆژانە چەند بەرهەمیان هەیە، کێشە و گرفتەکانیان چییە، چەند کەس کاری تیاکە. ئەمانە بێگومان کۆمەڵی داتا و زانیاریەکە ئێمە دەتوانین سوودی لێوەربگرین و دەبێتە ناوەندێک بۆ توێژینەوەی زانکۆ و پەیمانگاکان لە هەرێمی کاریگەریکی باشێ بێت. بەڵێ بەڵێ. کاک محەممەد ئەگەر بە کورتی پێم بڵێیت بەڕێستان لە ماوەی کارکردنی کاری جوتیاریدا و لە کاری کشت و کاڵیدا باسی ڕەخساندنی هەلی کارمان کرد. بەڕێستان وەکو جوتیارێک تا چەند توانیوتانە هەلی کار بڕەخسێنن بۆ کەسانێک کە لە کاری کشت و کاڵیدا یاخود لە کێڵگە و بابەتەکانی بەڕێستانە کاریان کردبێت؟ خانم من دوو باغی زۆر گەورەم هەیە، خەڵکی منتقەی هەمووی شارەزایە و هەمووی دەزانێ. ئەمن ئەوەی بڵێم جەنابەت نازانی، بەس خەڵکی منتقەکەم دەزانێ. من هەموو دەمێ بەدەوام دوو ماڵم لەکن بووە، کوڕەکانی خۆم و دیارە کچەکانم تالەکنم بوون، ئیشمان تێدا کردووە بەدەوام ئەمە حوتەش کەس ئیشمان تێدا کردووە. ئەنجا بەنسبەت دامەزراندن و ئەوەوە خۆ من ئێستا من و کوڕەکانیشم وام ڕاهێناون، ئێستامە ئەگە دامان بەزێنن هەرنەوە مەعاشەکمان دەنێمە مەحاشمان ناوێ، لەبەرەوەی ئەمە بەڕاستی چووکە ئیش دەزانین ئەو مەحاشەی کە حکوومەت بیدا بەما ئەمە دەتوانین لە ماوەکی کەمدا بەدەستی بێنین. بەڵام ئەگەر بێ و ئەوەش بەڕاستی شتێکی مهمە. بەڵێ مەبەستم دامەزراندن نەبوو، بەستمەوە بوو کە بەڕێستان ئاماژەتان بەوەدا کە چەند دۆنمێکی زۆرتان هەیە، کێڵگەکانتان گەورەیە، توانیوتانە هەلی کار بڕەخسێنن بۆ گەنجان یاخود بۆ کەسانێکی تر کە بێن کار لە کێڵگەکەی بەڕێستان بکەن لە بەرامبەر ئەوەدا بەڕێستان بڕەپارێک بدەن بە ئەو کەسی کە کارتان بۆ دەکات. خانم ئەمە دوو ماڵم لەکنە، هەموو دەمێ دوو ماڵم لەکنە ئیلا و چەند ڕۆژە نەبێ هەموو دەمێ دوو ماڵم لەکن بۆ ملیۆن. کەواتە پێویستان بەدەستی کاری دەرەوە نەبووە، زیاتر خێزانی بۆ دروستە؟ بەڵام کرێکارم هەبووە، کرێکارم گرتووە. منیش بەبەستم کرێکار بکە دەستی کار. بەڵێ بەڵێ بەڵام ئاخر ئەوان درستە. بەڵێ دەست خۆش کاک محەممەد. خانم جان تخوا ئەگەر یەک قسەم ماوە هیچی دی هەر ئەو قسە مەجالم دەی بۆ هەموو خەڵکی کوردستان، بۆ هەموو خەڵکی کوردستان ئەوەی کە گوێی لێمانەوە ئەوی دەمان بینێ و ئەوەی دەشت بیستێتەوە بۆ هەموو بەرپرسە بەڕێزەکانیش داوایان لێەکەین توخوا با هیچی دیکە هەر قسە نەبێ و وعد بێ. باوەڕم پێ دەکەی ئەو شەوانە کە باسی یعنی ئەگە بڕیارێک دەردەچێ حکوومەت دەڵێ من ئەوەی دەکەم و ئەوەی دەکەم، خوا خۆی شاهیدە خەڵک پێ دەکەنێ لەبەرەوەی هەند قسە کراوە و نەکراوە. وزیر باسی وزیر بەڵێ کاتمان زۆر کەمە. بەڵێ ئەو ڕۆژانە باسی نەوتیان کرد، 15 کەس لە ماڵی مە بگوتیان لە تابیستی مانگ دەوت دەدرێ خەڵک هەمووی پێکەنی، چونکە وعدە و ناکرێ. بەڵێ دەست خۆش کاک محەممەد ئەگەڕێمە لای بەڕێزێتینە کۆتا گرافیک بزانین ئامار و زانیارەکان چییە؟ لە 4 دەی 2022دا کارپێکردنی ڕێبەری ژینگەی لە ناوەندەکانی خوێندندا کاری لەسەر کراوە کاک حسێن، و لەگەڵ ئەوەشدا لە 180 ئاوی شیرین بۆ کشتتوکاڵ بەکاردەهێنرێ. با بکەڕێمە لای کاک محەممەد. کاک محەممەد لەم گرافیکەدا دەڵێ لە 180 ئاوی شیرین بۆ کشتتوکاڵ بەکاردەهێنرێت، هەڵبەت لە 180کەی و ئەو بەکارهێنانی ئاوی شیرین ڕەنگە ڕێژەیەکی زۆری بەفیڕۆ بڕوات. ئایا سیستەمی قەترە لە کاری کشتتوکاڵیدا تا چەند گرنگە و بەڕێستان تا چەند کارتان لەسەر کردووە؟ 100 ڕاز دەکەن لە هیچ وڵاتێک
ئەو بەرنامە نیە لە وڵاتی ئێمە نەبێ بە شاهیدی خەڵکی منتیقەی و کاحوسێن و زۆر لەو بەڕێزانەی دیکەش یەکەم باغی ئینتاجی کە من کردم قەترە خەڵک لە کوردستان نەیدەزانێت کە من قەترەم کرد لەوەیە ئەلحان 120 وڵات تا 140 جوتیاری ئێرەش سوودیان لەو ئەزمونەی من وەرگرتۆ ئێستا بە قەترە دەیکەن قەترە ئاوەکی زۆر کەمی دەوێ ئەنجا ئەگەر بێ و بەنداوی دیکەمان هەبێ و ئەنواعی وەسایل هەیە هەمان بێ ئەمە و ئاوە شیرنەی بۆی بەکار نایەنین بەڵام ئایا هەیە دەست خۆش کاک محەممەد فیچەرێکمان هەیە کاکسێن لەسەر جوتیارێکی ناوچی شارە زورە با بزانین ئەو لەبارەی بەرەمهێنانی کشتتوکاڵ و بەرهەمی ناوخۆی و چیمان پێ دەڵێت. من ناوم خسرو جافە خەڵکی گوندی بێڕشکەم پیشەی من جوتیاریە هەر لە سەرەتایی مناڵیمەوە حەزم ئاشقی با بڵێن کاری کوشتتوکاڵی بوو حەزێکی زۆرم بۆ کاری کوشتتوکاڵی هەر بۆ هۆشەوە نەمتوانیوە خوێندنی خۆم تەواو بکەم بگەم بە ئاسێکی تر ئەم ساڵ بەداخەوە چەند ساڵی ڕابردوویش ئێمە کێشەی کەم ئاوی و بێبارانیمان هەیە ئەمە زەرەرێکی ئێجگار زۆری داوە لە کەرتی کوشتتوکاڵ بە تایبەتی لە کوردستان ئەم بێ ئاوی و نەوای کردو ئێمە ئینتاج و بەروبوومان تۆزیەکەم بێتەوە لە چاو ساڵانی ڕابردووتر لە چاو ساڵەکانی 2000 باڵین سەرەتای 2000ەکان ئێمەوە چەند ساڵێکە ڕێژەی بارانباریمان لە 300 بۆ 400 ملیمە لە دەشتی شارە زورە ئەبێت بارانبارانی ئێمە لە 600 بۆ 650 ملیم کەمتر نەبێت لا ئەخر 650 ملیم بێ ئەوەی کە با بڵێن دیراسە کراوە تا ئێستا اینجا ئەمە ئەتوانین ئیسیفادە لە بەروبوومەکانمان بکەین بەڵام بەداخەوە ئەوەی کە بیری نەبێ سەرچاوی ئاوێکی باشی نەبێ بە تایبەتی بیر بەروبوومێکی باش ناچینێتەوە لە هەم دانیوەڵەکان هەم لە بەروبوومە تەڕەکاڵەکانە گرفتی سەرەکی کێشەی جوتیار ساغ نەبوونەی بەرهەمەکانمان لە بازاڕەکان هەم لە کوردستان و هەم لە دەرەوە ئێمە ئەوەی هەیە با بڵێن لە کاتێکا بەروبوومی ئێمە پێگا هەموو ڕێەکانمان لێگرن کە عێراق وڵاتی خۆمانە با بڵێن هەم لەگەڵ کوردستانە یەکین نایەڵن ئەو شتانێک کە ئێمە هەمانە بڕاتە خوارەوە گرفت دروستەکرێت لە سەیتەرەکانە لەش بازگەکانە گرفت دروستەکرێت لایانی حکوومەتی عێراقی بەڕاستی زۆر بەتەنگمانەوە ئێمە هێشتا گیرۆدەی دەستی پارەی 2014 و 15 و 16 گەنمی ئەو کاتێن کە ڕۆشتەوە هێشتا نەهاتۆتۆ هەچەند خۆشبەختانە ئەڵێ نیەت بەڵام هەتا ئێستا هەر قسەیە و هیچ بەروم ئەنتاجێکمانی بەڵام ئەوەی کە هەیە ئێستا گرفتمان کەم ئاویە ئێستا لە دەشتی شارە زورا ساڵان ئێمە بە 2 مەتر 3 مەتریا هەموو سەرچاو ئاوەکانمان هەبوو ئێستا لە 199 سەرچاو ئاوەکانمان وشی کردو ئەو ئاوش کە هەمانە ئێستا ئێمە توانیمانە بەس حەفر لە دەشتی شارە زورا بکەین ناتوانین بیری ئەرکەوازی بکەین چکە هەم خاک و شوێن و گرفتی زەویەکانمان هەیە زەویەکانمان ئێمە 16 دومی ئەبێ 20 دوم هەبێ بۆی بتوانین ئێمە بیرێکی قوڵ هەڵکەین بەڵام ئەو گرفتەمان زۆرە لایانی حکوومەتیش هاوکار نییە بۆ پێدانی گاز بنزین بۆ نمونە ئالیاتی باش تۆوی باش ئەم شتانە ئەبێ جوتیان لە بەردەستیا بێ ئێمە داوامان ئەوەی ئێمە بەدەیان جار داوامان کردو ئەوان خۆشببختانە یەن بەدەمانەوە بەڵام ئێمە ناکرێ هەر قسە بێ بە قسە هەموو شتێک ئەڕوا بەڵام کردەوەکەی لە پاڵیا بێ بەڵێ کاحسن ئەوە گوێبیستی قسەکانی ئەو جوتیارە بووین لە ناوچی شارە زوور باسی لە چەند خاڵێک کرد لە وشکە ساڵی لە بڵی کەم ئاوی ساغ نەبوونەوەی بەرهەمەکانیان بەڵام باسی لە خاڵێک کرد کە دەڵێ لە کاتی ناردنەدەرەوەی بەرهەمەکانمانە بۆ ناوەڕاست و باشووری ئێرە لە خاڵە سنوورەکانە گرفتمان بۆ دروستە بێت ئەم گرفتە بۆ دروستە بێت بڵێ دەستخۆشی بۆ کاک خسرە و ئەویشێکێکە لە جوتیارە نمونەیەکان بەڕاستی ینی جێگەی شانازینە و جوتیارانە هەمویان وەڵای ئێمە ڕاستەکاوەیەک بۆ لە گرفتەکان بەڵام وەزارەتمان بەڕاستی لەسەر ئاستی جەنابی وەزیر بریکاری وەزیر هەمومان لەسەر خەت بوون بۆی ئەو گرفتانە لابەرین زۆر جار بە پێی وەزع سیاسیەکان ئەم کێشانە دروست کراوە بەڵام بەڕاستی ئێستا و کێشەیە نەماوە وا ڕێکەوتون لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵی عێراق
کە هەر بەرهەمیکی ناوخۆیی هەناردە ئەکرێت لە فەرمانگەی کشتتوکاڵی مەمتیقەکە پژگیری بۆ ئەکرێت کە ئەمە بەرهەمی ناوخۆییە هی فلان کەسە هی فلان شوێنە و ڕقەمی ژماری ئۆتۆمبیل و ئەمانەیە خنەسەر بۆەوەی کە لە بازگەکان کێشەی بۆ دروست نەکرێت. لە ئێستادا هیچ بەڕاستی ئەو کێشەیە نییە، هەرچەنە لێرە و لەوێ هەندێک جار هەڵدەیە، بەڵام یەکسەر ئێمە ئاگادارەکرین و وەزارەت لەسەر خەتە بۆ چارەسەرکردنی ئەو بابەتە. وەسپاس بۆخوا ئەمساڵ تقریبەن تا ڕادەیەکی باش نرخی بەرهەمە کشتتوکاڵەکان باش بوو، یعنی تێبینیمان کردنی لە ڕاگەیانەکانە گلەی و گازندەیەکی وانە بۆ لە ڕووی نرخەکانەوە تا ڕادەیەک باش بووە، بێگومانەوەش بەپێی بەرهەمەکان ئەگۆڕێ. یەکێکی ڕەنگە لە هۆکارەکانەوە بوو بێکە گرفت نەبووە لە چوونی بەرهەمەکانی ئێمە بۆ ناوەڕاست و خوار و عێراق. ئێستەکانە خۆش بێ کاکسێن، زۆر زۆر سپاس. زۆر سپاس بۆ حسێن حەمەکەریم کە بەڕێزیان وتەبێژی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەوەن، محەممەد باعیس جوتیاری نمونەی کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵ ئێمەدا ئامادە بوو. هەڵبەت کێشی جوتیاران کێشەکانیان هەمویان هاوبەشن، هەروەک کاک خەسرۆ لە ناوچەی شارە زوور ئاماژەی پێدا، هەمان ئەو خاڵانی ئاماژە پێدا کە کاک محەممەد لە ڕانیەوە ئاماژەی پێدا، تەنانەت لەسەر خاڵێکیش هاوبەش بوون ئەوەی کە وتیان هیوادارین ئەمانەی کە باسی دەکەن یاخود وەزارەتی کشتتوکاڵ قسەی لەسەر دەکەن تەنها قسە نەبێت و بەکردار جێبەجێ بکرێت. گەشتینە کۆتایی بەرنامەی چاویگەلی کوردستان، کاتێکی خۆش بۆ ئێوە، خواتان لەگەڵ.